مەترسیە تەندروستیەکانی کەم بکەنەوە. بەکارهێنانی گۆشتی نەپشکنراو لایەن پزیشکی ڤێتەرنەری هۆکارێکە بۆ بڵاوی نەخۆشی. زائیدەن ڕێگای بەکارهێنانی گۆشت باشترین ڕێگا بۆەوەی گۆشت بەکار بهێنرێ بێتێ لە کوڵان، واتە هەر زۆرینەی بەکتریا و مشەخۆرەکان لە 75 پلە بۆ 85 پلەی سەدی لە ناوەچن. هەر گۆشتێک ئەم پلەی گەرمێکی تەنانەگە برژاندن پلەی گەرمی برژاندنەکە بگاتە 75 پلەی سەدی ئەوە میکرۆبەیە خودە هۆکاری نەخۆشی ناوەچن. لێپرسراوی تیمی پزیشکی کوشتارگەی سلێمانیش دەڵێت لا وەرزی بەهاردا جۆرە کرمێک لە نێو ڕەشەوڵاخدا بڵاو دەبێتەوە کە تەنها لە کاتی سەربڕیندا دەردەکەوێت و وتیشی بەو هۆکارە لە ماوەی مانگێکدا 4 تەن گۆشت لە کوشتارگەی سلێمانی لە ناو براوە. لە ماوەی ئەم مانگەدا بەهۆی نەخۆشی کرمی شریتیەوە ڕەتکراوەتەوە بێگومان ئێمە کرمۆکەکەیەتی لە ناو گۆشتی سوورا هەیە، ئێمە ڕەتمان دەستنیشانمان کردو دیاریمان کردو ڕەتمان کردوەوە بەڕێکەی 4 تەن گۆشتە. ئەمە ساڵانە ئێمە هەر هەبووە ئەم جۆرە نەخۆشیە، بەڵام هەموو ساڵێک ئێمە بە شێوەیەک بووە کە کۆنتترۆلمان کردو بە هیچ جۆرێک نەمان هێشۆ لە کوشتارگەکانەوە بێتە دەرەوە. سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی ڕای دەگەێنێت بەردەوام لە ڕێگای لیژنەکانەوە چاودێری گۆشتفرۆشەکان دەکەن و ڕێگریشیان کردووە لە فرۆشتنی گۆشتی نایاسایی لە سەر شەقامەکان. ئەوەی کە ئێمە ڕێگریەکە ئێمە لەوە هاتووە کە هیچ مەرجێکی تەندروستی و هیچ ڕێنمایەکی ڤێتەرنەری لەم شێوازی فرۆشتنی گۆشتەدا بەدی ناکرێ و یاساییش نییە، چونکە بەپی یاسا پێویستە هەموو ئاژەڵێک لە سەربڕینخانەیەکی فەرمی سەر ببڕێ، چونکە لە سەربڕینخانە فەرمیەکەدا ئێمە وەکو حکوومەت ستافێکی سەر بە بەڕێبەتی ڤێتەرنەری سلێمانی دانراوە کە لە چەندین پزیشکی بەڕێز و کارمەندی بەڕێز پێک هاتووە کە ئیشرافەکەن یاخود سەرپەرشتی ئەو ئاژەڵاناکەن کە دێن. لەگەڵ هاتنی وەرزی بەهار خواز لەسەر گۆشتی سوور ڕوو لا زیادبوون دەکات و بەپێی ئامارێکیش ساڵانە لە عێراق و هەرێمی کوردستان بۆ هەر کەسێک 10 تا 50 کیلۆ گۆشتی سوور دەخوات. لای خۆشیانەوە پزیشکان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن دوورکەونەوە لە کڕینی ئەو جۆرە گۆشتانەی بێ چاودێری تەندروستی سەردەبڕێن و دەفرۆشرێن. بێسم محەممەد کەناڵی سپێدا، سلێمانی.